دوای تەمەنێ خزمەتکردن بە هونەر و کەلتوری کوردی بەهۆی تێکچوونی باری تەندروستی ماوەی 10 ڕۆژە هونەرمەند خاڵەدەیاتی لە نەخۆشخانە چارەسەر وەردەگرێت. هیوای ئەو تەنها بۆ باشبوونی تەندروستی نییە، بەڵکو هیوای گەورەی ئەو گەڕانەوەیە بۆ ناو کاری هونەری. ئەڵبەتە من بەبێ هونەر بزانم پەریشانم، ناتوانم بێ هونەر ناتوانم. ممکنە بێ زۆر لە خواردنەکان بتوانم بەڵام بژیم، بەڵام بەبێ هونەر ناتوانم بژیم. زۆر سپاسی ئەو دوکتۆرانە هەمویان دەکەم، بە تایبەتی دکتۆر هیوا، دکتۆر سەراد. خاڵەدەیاتی پێشمەرگەی دێرین و دانەبراوە و نیو سەدەیە لە پاڵ خەباتی پێشمەرگایەتی هونەر و گۆرانی و شێوەکاری تێکەڵ بە خەبات دەکات. کاک دێهاتی تەنها کەسێکی سیاسی و پێشمەرگە نەبوو، کەسێکی هونەرمەندیش بوو. واتە هونەر و پێشمەرگایەتی و سیاسەتی بەیەکەوە بەستبەوە لە هەر بۆنەیەک و لە هەر دانیشتێکدا کە قسەی ئەکرد وەکو کەسێکی وشار و سیاسی قسەیە کرد، بەڵام لایەنی هونەریشەوە هەمیشە وجودی هەبوو لە هەموو بۆنەکانەوە، لە هەموو کاتەکانی کە پێویست بوو. بۆیە هونەری خاڵەدێهاتی بەدەنگ و بە دەست و پەنجە ڕەنجینەکانی وای کردووە وەکو کەسێکی هونەرمەند، وەکو شۆڕەجەرێکی هونەرمەند بناسرێت. ئەمە گەلەری خاڵەدێهاتیە و دەیان بەرهەمی ناوازەی هونەری لە خۆ دەگرێت. ئەمانە تابلە و بەرهەمەکانی هونەرمەند خاڵەدێهاتین، گەلەریەکە پڕ لە سەربوردەی کارە هونەریەکانی و هونەرمەندن کە بۆ هەمیشە بە زیندوی دەمێننەوە. کورسیە چۆڵەکەی بەرامبەر تابلۆیەکی تەواو نەکراوە. دکتۆر دابان محەممەد بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕانیا دڵنیایی لەبارەی تەندروستی خاڵەدێهاتی دەدات. دوای ئەوەی کە هونەرمەند خاڵەدێهاتی سەردانی نەخۆشخانەی کردووە بەهۆی بوونی ئازارێکی توندی سکی، دوای پشکنین لایەن پزیشکانی تایبەتمانەوە دەرکەوتووە کە تووشی برینداربوون یاخود کونبوونی ڕێخۆڵی دوانزەگرێ بووە. دوای ئەوەی کە تەشخیص کراوە حاڵەتەکەی بڕیاری نەشتەرگەری بۆ دراوە، بەڵام پێشوەختە بەهۆی هەوکردنیشی توندی سیەکانیەوە لە نەشتەرگەریەکەی تۆزە قورستر بووە لە نەخۆشی ئاسایی و دوای ئەوەی کە سوپاس بەخوا نەشتەرگەری بکراوە بە سەرکەوتووی و لە ئێستادا باری تەندروستی جێگیرە، بەدەر لەوەی کە هەندێک لە نیشانەکانی هۆکردنی لە جەسەدا ماوە، ئەمەش دوای وەرگرتنی چەند ڕۆژێکتر لە چارەسەر و هەندێک ئەو پێداویستانی کە پێویستە بۆی بکرێت دوای نەشتەرگەری بەرەو باشتر دەچێت. خاڵەدێهاتی تاکوبەر لە نەخۆشکەوتنی خزمەتێکی زۆری بە هونەری شێوەکاری و مەقامات و خۆشنووسی و شەعر کردووە. لە هەموو ئەو بوارانەشدا بەرهەمی بە پێزی پێشکەش بە کەلتور و فەرهەنگی کوردی کردووە. پێشەوە محمود کورسات نیوز، ڕانیا.